پرسی دیموکراسی لە تەواوی جیهانە ئێستا لە تەواوی گەلانی جیهانە داواکارێکی زۆری لەسەرەوە لە وڵاتی ئێرانیش کە وڵاتێکە زۆر باز لەوە دەکرێت دیموکراسی لە وڵاتە لە هاوڵاتیان و دانیشتوانی وڵاتەکە قەدەغە کراوە. ئێستا بەردەوام باسوخواسێکی زۆر لەسەر ئازادی ڕادەربڕین و ئازادی تاک دەکرێەوە. پرسی ژینەش کە ئافرەتێک بوو لە ماوەی ڕابردوودا گومانیەوە دەکرا کە لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە تیرۆر کرابێ، ئەمە کاردانەوەی لێکەوتەوە، کاردانەکەیشی گەشت بۆ ڕادەی کە پرسەکەی ژینە تەنە لە چوارچێوەی ئازادی ئافرەتێک وە کەیسی نەتەوەیە کە کووردە نەمێنێتەوە ببێ بە کەیسێک بۆ تەواوی خەڵکی ئێران و تەواوی خەڵکی ئێران بێتە سەر شەقام و داوای ئازادی بکەن بۆ گەلی ئێران و هاوڵاتیانی ئێرانەوە. لە ئێستادا زۆر خەڵک و زۆر وڵاتان چاویان لەسەرەوەیە کە بۆچی ژینا کوژراوە، کارێک بکرێت چیتر ژینا و هاوشێوەکانی ژینا نەکوژرێتەوە، تیرۆر نەکرێت و ئەو وڵاتەیش کە وڵاتی ئێرانە پێویستە ئازادی بۆ گەلەکەی خۆی دابین کە تاواکو ئارامی و ئاسایش لە وڵاتە بەرقەرار بێت و چیتر ئەم حەدەسانە دووبارە نەبێتەوە. دروشمی ژن ژیان ئازادی بەخۆی دروشمێکە لایەنێکی سیاسی وەکو کارتێکی فشار بەکارێنێ بۆی ژنیش لە بەرامبەر کەیسەکانی چراوە پیاواندا ئازادی بۆ خۆی بەرەم بێنێتەوە. دەبینین ئێستا لە تەواوی جیهان ژنان بە زۆری ئەوانەی کە سیاسین، ئەوانەی کە لە پۆستێکی باڵان بەو دروشمە لە کۆڕ و کۆبوونەکانە بەشداری دەکەن، ئەمە دەکەنە پێوەرێک بۆ ئەوەی ژنانی ئێران و تەواوی گەلانی جیهانیش لە بەرامبەر مافەکانیانە ئازاد بن، مافی خۆیانیان بەدەست بێەوە، کەس نتوانێت مافەکانیان لێ زەوت کە ژیان ئازادی وشەیەکە کە گزارش لە مافی ئەو ئافرەتانە دەکات کە لە چوارچێوەی دەسڵاتێکی دیکتاتۆرا ماونەتەوە. وەکو ژنێک پشگیری ئەو خۆپشاندانانەکەم و هیوادارم پرسەکە بێتە پرسێکی جیهانی بۆ ئەوەی ئیتر هەمووان ببنە خاوەنی سادەترین مافی خۆیان کە داوایەکەن ئازادی و ئەویش لە ئێران ئەو مافیانە زەفت کراوە داخەوە. بەڵێ ئەگەر بە کۆی دەنگ هەموو پشگیری ئەو خۆپیشاندانانە بکەن و هەر کەسێک لە لای خۆیەوە ئەوە بێتر ئیشەڵڵا با کارێکی باشی ئەزان و هیوادارم ینی بێتە پرسێکی جیهانی ئەویش ینی ئەبێ ئێمە خۆمان لە لای خۆمانەوە هەوڵ بدەین و بەشداری و خۆپیشاندانانە بین.